سڵاو من نووری بێ خاڵیم دیبێتێک تایبەتان لە یادی ڕاپەڕینی شاری هەولێر پێشکەش دەکەم ئەو دەستکەوتانەی کە لە ڕاپەڕین وەدەست هاتن کامانن ئەو ئامانجانەی کە لە ڕاپەڕیندا گەلی کوردستان بۆی بەدی هاتن کامانن و ئەوانەی کە بەدی نەهاتون کامانن و چۆن بتوانین دەستیان پێوە بگرین ئەو یەک ڕێزیان نیشتیمانی و نەتەوەی لە نێوان هێزە سیاسیەکان و کۆمەڵگەی کوردی کە ڕاپەڕین لەگەڵ خۆی هێنا ئێستا چۆن بتوانین بگەڕێنەوە سەر هەمان کللتوری بەیەکەوە ژیان و تەبایی و یەک ڕێزی گوتاری نیشتیمانی کوردی بۆ تاوتوێکردنی ئەو باسە و کۆمەڵی بابەتی تر تایبەت بە ڕاپەڕین میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا عەلیاوەیی ئەندامی خۆلی پێشووی پەرلەمانی عێراق و هەروەها شێرزاد هەینی نووسەر و ڕۆژنامەنووس و هەروەها ئاسۆ باریسانی چاودێری سیاسی دەکەین بەخێر بێن سەرچاوان. دکتۆر من دەمەوێت لەباری مێژوویەوە بەو پێی کە جەنابتان کتێبێشتان لە سەر ڕاپەڕینی کوردستان نووسیوە دەمەوێت باسەوە بکەین بەڕاست ڕاپەڕین شتێکی خۆڕسک و عەفەوی هەروە بوو یاخود زەمینەی سیاسی و ئامادەکاری پێشوەختەی هەبووەکەوەی کە باز دەکرێت. سپاس پێشەچی یادی ڕاپەڕینی ئازار و هەروەها جەژنی نەورۆز پیرۆز دەکەم لە هەموو کوردستانیەک ئەگەر بێت و بگەڕێنەوە سەیری مێژووی ڕاپەڕین بکەین ڕاپەڕین شتێکی عەفەوی نەبوو و شتێک بوو لە قوڵایی ناو دەرونی میلەتی کورد هەڵقوڵا بوو و ئەگەر بین زیاتریش باسی بکەین بۆ ئەوەی پاشەوەی کە عێراق ئەو شەڕە نیگریسەی لەگەر ئێران کرد ئەوە بوو جولانەوەی بزوتنەوەی کورد زیاتر ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبوو و هەموو چینە سیاسەکان پاشەوەی کە بەرەی کوردستانیان دروست کرد و هەموو هەوڵ و تەقەڵایاندا بۆ ئەوەی بتوانن مافی کورد بەدەست بینن و لە هەمان کاتیشدا پاشەوەی کە بە شێوەیەکی کورد من باسی دەکەم پاشەوەی کە شەڕی عێراق و ئێران کۆتایی هات لە مانجی ئابی ساڵی 1970 حزبی بەعز وای زانی سەرکەوتنێکی زۆر گەورەی تۆمار کردیە بەرامبەر بە نظامی ئیرانی بەڵام لە هەمان کاتدا دەبینین مەترسێکی زۆر گەورەی لەسەر بەرامبەر کورد هەبوو ئەویش ئەوە بوو وای لێکرد کە لە 22 چاری 1990 دائیرەی ئەمنی هەولێر و دائیرەی ئەمنی سلێمانی و لەگەر دائیرەی ئەمنی دهۆک مؤتەمەرێکیان بەست بۆ ئەوەی دیراسەی وەزعەکە بکەن ئایا وەزعەکە لە کوردستان وەزعێکی ئارامە یان وەزعێکە وەکو برەی کڵۆیەکی ئاگرێکە لە بن عەرزەوە هەر کاتێکی هەر بقوڵێ ئەو ئاگرە مچینە ژێرپەی بەعسیەکان و یاخود بەعسیەکان هەموو بسووتێنی پاشەوەی دراسەیان کرد دراسەی زۆر جدی چەند ڕۆژ بەردەوام بوون شعبەی بەحوس و دراساتیان هەبوو من لە نووسینەکەم ئاماژەم پێکردیەوە لە هەمان کاتیشدا خۆم ئەو مەحەزەری ئەو ئیجتیماعام لە ناو دائیرەی ئەمن لە ڕۆژی 11 ئازاری ساڵی 1991 دەرینا بەدەستی خۆم دەرینا کە بریتی بوو نزیکەی لە 15 خاڵ باسی ئەوەی دەکاتن کە وەزع لە کوردستان وەزعێکی زۆر خەتەرە ئەگەر بێت و حکوومەتی بەعس ئاگای لە خۆ نەبی لۆی هەیە لە ماوەیەکی کەمدا وەزعەکە بتەقیتەوە و هەروەها لە ساڵحی حزبی بەعس نەبیت مەسەلەن لەو خاڵانەی کە باس کرابوو داوایان لە سەرۆکی فەرماندە سەدام حوسێن دەکرد ئەو کاتی کە وا ناوبانجیان دەکرد کە ئاگای لە خۆبی زیارەتەکانی بۆ کوردستان کەم کاتەوە چونکە ئەو کاتی ئێمە لە یادمانە دەماندید لە هەفتەی جارێک لە مانجێ جارێک یان 2000 سەدام حوسێن بە مەجموعەیەک هەلیکۆپتەرەوە زیارەتی لادەیەکانی کوردستان و زیارەتی شوێنەکانی کوردستانی دەکرد اینجا ئەوە بوو وتیان دەبی ئاگادار بکرێتەوە نەبادا ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک بنیشتەوە پێشمەرگەی لێبیتن لەوێن دەرێکە دەستێ ڕژی لێ بکەن بیکوشن جگە لەوەش مەترسی زۆر نیشان دەدا لە کە ئەوەی حرەکەیەکی ئایدۆلۆژی فکری زۆر بەتیم پەیدا بۆ ئێستا داوای سربەخۆیی کوردستان دەکەن جگە لەوەش مەترسیەکی بە ئاشکرا نیشان دەداتن لە پارتی دیموکراتی کوردستانی ئیران بەڵام ناوی ناینی دەڵێ ئەو پارتانەی کە لە دژی ئیران ئیش دەکەن ئەوانە یارمەتی کوردەکانی عێراق دەدەن بۆ ئەوەی بێن هاتوچۆی کوردستان بکەن و لەگەڵ خۆیان دایانهینەوە مەبەستی شانە چەکدار و مەفارز بەڵێ مەبەستی مەفرەزەکان بوو کە هێزەکانی بەرەی کوردستانی ئەو کات ڕەوانی دەکردن پەیتا بۆ ناو کوردستان جگە لەوەی احتیمامی زۆر بە زانکۆکان دەدا لەوێن دەرێکە ئەو کەسانەی کە خاستن ئیشاع بڵاو دەکەنەوە زوو بە زووترین کات بیانگرنەوە لە هەمان کاتدا تاکید لەسەر ئەوە دەکاتەوە دەرێ ئەو شوێنانەی کە ئاینینە ئەو کەسان ئەو شوێنانەی کە مەسەرەن طریقەتی ئاینی لێ قادریە نەقشیە یاخود ئەو شوێنانێک کە مزگەوتن مەلایەکانیان بەناوبانگن خەڵکریان کۆ دەبیتەوە لەوێن دەرێکە داوای ئەوەی دەکرد محاوڵەی دەکرد خەڵک لەوێن دەربچین بۆ ئەوەی خەبەرەکان چ هەیە
بۆ ئەوەی بە زووترین کات بیگەینە دایرە ئەمن جگە لەوەش هەستیان بەوە کردبوو لەوێن دەرێک لە خاڵەکان باسی ئەوەی دەکاتن دەرێ مەفرزەکانی پێشمەرگا بەدزی دێنە کۆمەلگایەکان چکە ئەو کۆمەلگایە زۆرە ملانەی کە بەعز دروستی کردبوو لادەیەکانی هەموو تێکدا بوو پەیتا بە پەیتا ئەوانە دەهاتنەوە لەوێن دەرێکە مەفرەزای هەر پێکات بوو لە 2 کەس 3 کەس زۆرترین مەفرەزە مەسەرەن نەدەگەیشتە 5 کەس ئەوانە کە دەهاتن لەوێن دەردەمانەوە ئەخباریان دەبرد لەوێن دەرکاریان دەکرد اینجا ئەوە وای دەکرد کە مەترسێکی یەکجار زۆری هەبوو وای پێدەگوتین کەواتە دەمەوێت بێمەوە بگەڕێمەوە راپەڕین شتێکی عفەوی نەبوو ڕافەڕین نەتیجەی ترسێکی بەعز بوو لە زروفەکە دەیزانی زروفەکە ئارامنیە لە هەمان کاتیشدا جموجۆڵی پێشبەرگە و بەرەی کوردستانی جموجۆڵەکانیان بەهێزتر کردەوە من دەگەڕێمەوە سەرەوە ئەو دیوەش کاک شێزاد وەکو ڕۆمان نووسێک وەکو ئەدیبێک کە لە چوارچەوەی داخی ئەدەبیدا تۆ مێژووی هەولێر دەنووسێنیتەوە بۆ تۆ ڕاپەڕی زمانایەک دەگەێنێ سەرەتا ڕاپەڕینتان باش بژی یادی ڕاپەڕین و هیوادارم ئەو قەیران و ئەو بارە ئاڵۆزی کە لە کوردستانی گرتووە و خەڵکی پەریشان کردەوەش دەرباز بی سەرکردایەتی کوردی بتوانی ئەو قەیرانە و ئەو بازنە خەتەرناکە ناخۆشە ئاودی بکە بۆ کاک شێزاد ببورە ناو بڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان بینەرانی بەڕێز
دووبارەستەوە بەڵێ کاک شێزاد ببوورە دەگەڵێ سەرەتا دووبارە یادی ڕاپەڕین پیرۆز دەکەین هیوادارین ئەو ئاسوودەیە بەردەوام بی و ڕۆژەکە ئاسایی بێتەوە و خەڵکەکە ئارامتر بژی بۆ زیادکردنی قسەکانی دکتۆر ئەوەی دەڵێم عراق ناوچەکە وەزعەکە بەردەوام چاوەڕوانی ڕاپەڕین لێ دەکرا بەردەوام ڕۆژانە ئێمە کە چاودێریی ڕۆژەکەی بوون و چاودێری شەڕەکانی ئێران عراق بوون چاودێری گرتوی کوێت بوون و تەمەشامان دەکرد هەستمان بەوەی دەکرد دەمانزانی ئەو ڕژێمە ئەو سیستەمە ئەو دەستدرێژیانە ئەو سەرکەشیانی کە سەرکردایەتی حکوومەتی عراقی دەیکرد ئەگەرەشی ڕاپەڕینش لەقانە گۆڕانێکی مەزنی بەدواوەیە بەڵام دیارە ڕەوشە سیاسەکەی ئەو وەختی وای دەخوازیان خۆی ڕاگردیان تەمەنی درێژتر بوو یان هۆکارە سەرچەکانی ئەوانی دەرەچی و ناوەچی پاڵپشت و پشتیوان بوون بۆ تەمەنی درێژتر بی بۆ سەلماندنی ئەو قسەیەشم کە هەمومان چاوەڕوانی ڕاپەڕینمان دەکرد لە ملەتانی عراق لە ملەتی کورد ئێمە لە هەشتاکان گەنجانی کورد بە تایبەتی مرکز شەبابی هەولێر قارەمانانە ئازایانە لە ناو گەورەترین معسکەری کوردستان لە ناو گەورەترین جبەخانەی دەوڵەتی عێراقی ڕاپەڕینێکیان کرد یاخیبوونێکیان نیشاندا سەرکردایەتی بەعەس کە دەوڵەتی ئێرانی هەڕەسان کردبوو ئینجا لەو مرکز شەباب و ڕاپەڕینی سەربازانی هەولێر سۆچی دادا و بڕیاریدا هەر هەموو کورد لە عسکەری تەسریح بکاو و بێچەکیان بکاو و دووریان بخاتەوە و هەڕەشەی ڕاپەڕین و هەڕەشەی لە دەستدانی ناوچەکەی لەدەست لێیان کەم کاتەوە بۆیە دەڵێن ڕاپەڕین چاوەڕوان کراو بوو ڕاپەڕین بەڵام هەشتا نەبوویان هەشتا سێ نەبوویان ئەو کاتانەی کە ڕەوشەکانیان شەڕەکان کە نزیک دەبوونیان بەغدا گەمارۆ دەدرایان بەسرا و فاو ئەوانە هەڕەشەی گەورەی لەسەر بوو خەڵک ڕانە دەپەڕیان جێش ئێرانی سوپای ئێرانی دەتانی زیاتر بێ نەدەکرا ئەوە دیارە هۆکاری تری هەیە مۆزوعشی ترە بەڵام ڕاپەڕین چاوەڕوان کراو بوو و خەڵک بەتەما بوو و هیوای پێ بوو و بە ئومێدەشی جوان دەیان ڕوانی ئەوەی سەبارەت بە نووسین و ڕۆمان و ڕاپەڕین ئەوم لەبیرە ڕەنگە ئەمە حەزم لێ ئەوەی باز بکەم ئێمە ئەزمونمان نەبووە لەسەر نووسینەوەی ئەرشیف و ئەزمونمان نەبووە خەیاڵی ئەومان نەبووە کتابمان پێچاپ بکرێ خەونی ئەوەمان نەبووە ڕۆژێک بی ئەمە دکتۆرا لەسەر وەزعی خۆمان بکەین بیرمان لەوەی نەکردبەوە ڕۆژێک بێمە ڕۆمان لەسەر ڕۆژی کوردستان بنووسی لەبەرەوەی لە هەما هەبوو نەبوو زارزار ساڵەیەک دو دیوانی شعری ساب دەکرا گۆڤارێک ڕۆژنامەیەک بەنای هاوکاری دەدەچوەندە ڕۆژنامەی تری نیمچە سیاسی شتوا دەرچوو بۆیانش بە بن سانسۆر لە بن ساسۆر یعنی ئەو تروسکایە نەبووە تو هیواتەی بۆ چ بنووسی بۆ ئەوکەم بالەبیر نەچی لە یادی ئەوەی کە گەرمەی ڕاپەڕین ئیزگەی دەنجگەلی کوردستان هاواری کرد خوێندەوارەکان نووسەرەکان ئەوانی قەڵەمتان پێ ئەوانی دەتانوی مێژی و ملەتە نەسووتێ و بزر نەبی بڕۆنە دەستگاکانی مخابرات بڕۆنە ناو منزومەی استخبارات بڕۆ ناداواری ئەمن دیوارەکان بخینەوە بزانن ئەو سزنانە ئەو خەڵکانی کە لێرە گیراون و لێرەس ئەشکەنجە دراون چیان نووسیوەتەوە ئێمە دێرێکمان دەوێت ئێمە وشەیەکمان دەوێت ئێمە ناوێکمان دەوێت ڕەنگە ئەو ناوانە ئەو دێرانە ئەو نیشانەی کە لەسە و دیوارانە هەیە ئەوە دەتوانم بڵێم سەرەتای نووسینەوە و سەرەتای بە ئەرشیفکردنی ڕاپەڕین و مێژووی ئەو ملەتەیە من دێم وەلای جناب کاک ئاسۆ یەک لە دیمەنە هەرەتوانەکانی ڕاپەڕین یەکڕێزی هێزە سیاسەکانی کورد بوو و یەکڕێزی گەلی کوردستان بوو کە بە یەک دەنگەوە لە بەرامبەرستەمی بەعزا ڕاپەڕین چی وای کرد دوای ئەو قوربانیدان و یەکڕێزیە ئێستا نێوماڵی کورد کەمتر یەکگرتوو بێ یعنی تۆ وەکو کەسێک وەکو چاودێری سیاسی وەکۆی کە لە سەرەتاکانی ڕاپەڕیدا تێبەرجا کرد ئەو بەراوردە چۆن هەڵدەسەنجین بەڵێ سەرەتا بە بۆنەی یادەکانی ئازار و نەورۆز و بە تایبەتی هەردوو بۆنەی یازدەی ئازار کە یادی ڕێککەوتنامەی یازدەی ئازار و یادی ڕۆژی ڕزگارکردنی هەولێرە پیرۆزبای گەرمی خۆم ئاڕاستی هەموو خەڵکی کوردستان و خەڵکی شاری هەولێری خۆشەویست دەکەم سڵاو و ڕێز و خۆشەویستی ئاراستی پێشمەرگە قارەمانەکان دەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکان دادەنوێنم سڵاو و ڕێز دەنێرم بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان ڕێز و خۆشەویستم بۆ هەموو بینەرانی
کەناڵی کوردستان 24 طبعاً هەروەکو جەنابتان و جەنابی کاک دکتۆر و کاک شێرزادی ئیشارەیان پێداکە ڕاپەڕین پێشتر زمینە سازی بۆکرا پێشتر ئەو کاتە بەتایبەتی من بەخۆم کە لە دەرەوە بووم پێشمەرگە بووم ئاگاداری ئەوە بووم کە بەتایبەتی پاش ئەوەی حکوومەتی عێراق یان بڵێن ڕژێمەکەی سەددام ئەو هەڵە گەورەی مێژوویەی کرد کە کوێتی گرت ئێمە ئەو کاتە کە لە شاغ بووین هەموو کەسێک ینی نەکرد ئێمە کەسانی زۆر سادەش هەستیان دەکرد کە سەددام هەڵەیەکی گەورەی کرد هەڵەیەکی کرد کە لەوانەیە سەری خۆی تیا بچێت ئێمە ئەو کاتە بەڕاستی هەرچەندە لەسەر سنوور بوونی دوور بووین بەڵام هەسمان کرد ئیدی نزیک بوون چوونەوەی ئێمە بۆ ناو کوردستان جارێکی تر نزیک بۆتەوە بەڵام چۆن هێشتا نازانین دوای ئەوە سەرکردایەتی هەموو حزبەکان ئەوانەی کە ناوبەرەی کوردستانیدا بوون لە پەیوەندی زۆر خێرا لە بینی خۆیاندا و دوایش کە کۆبنەوەی سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی لێ کەوتەوە تەوان بەرنمەیەک دانرا بۆ ئەوەی بتوانن پەیوەندی بە هەموو شانەکانی ناوەخۆ بکەن شانەکانی ڕێخستن شانە چەکدارەکان و حتا چەکدارەکانی ئەوانەی کە بەعس ومێدەکی لەسەر دانابوون کە ڕۆژێک لە ڕۆژان لە هاواری بێن ئەوانەش پەیوەندیان پێوەکرا ئەوانەش هەر بە هەمان شێوە ئامادەیان دەربڕیکە هاوکار بن بێنە ناوەڕیزی گەل لولەی فەنکانێن ئاراستەی دوژمنی ڕاستەقینەی کورد بکەن و ئومێدەشیان پێدرا کە ئەوەی تاوانێکی کردبی تەنها تاوانی شخصی نەکردبێ عەفو دەکرێت طبعاً ئەوە بووە هاندانێک بۆ ئەوەی یەکڕیزی گەلی کورد جارێکی تر پتەوتر بێت هەم لەلایەک هەموو حزبەکان لەلایەک چەکدارەکانی ناوەخۆ ئەوانەی کە جاش و مەفرازە خاصە و قواتی تەواری و ئەوانە هەمویان کە هەستیان بە ئامان کرد ئەوانەش هەستیان کرد لەبەرەوەی دوڕۆژیان نزیک بۆتەوە بۆیە ئەوانەشی ئادە نەزەریان کردەوە هەمویان پەیوەندیان کرد هەمویان پەیوەندیان بە قیادەی حزبەکانەوە کرد لەبەرەوە کە ئەو کاتەی کە زەمینە خۆش بوو دەتوانین بڵێن زەمینەی زروفی زاتی کورد کە زۆر زەرور بوو بۆ هەر ڕاپەڕین زروفی زاتی و مۆزوعی دەبێ لەبار بێ زروفی زاتی کە لەبار بوو هێزەکانی بەعس لە کوێت تێکشکان توی شکستێکی گەورە بوون ئەو کاتە زەمینێ بۆ ئێمە هاتەکایەوە بۆ ئەوەی لە کوردستان دەست بە ڕاپەڕین بکرێ بەڵام بە بەرنمەیەکی ڕێک و پێک هەلەبەر ئەوەش لە سەر سنوورڕە ئەگەر هەمومان لە بیرمانەکە دەواازەی ڕاپەڕین لە پێنجی مانگ لەخۆوە نەبوو یعنی ڕاپەڕینی پێنجی مانگ ژمارەیەکی یەکجار زۆر لە مەفرەزەی پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حزبەکانی تری مەسەلەن حزبی سۆشیالس حزبی شووی هەمویان تەواجودیان هەبوو لە منتیقە پەیوەندی لە نێوان ڕێخستنەکان هەبوو ئەو کاتێک کە زەمینە ساز بوو لەوێ ڕاپەڕین دەستی پێکرد کە ڕاپەڕین دەستی پێکردی بە پێی ئەو بەرنمەیە ئەگەر هەموو ئێمە هەمومان تەنانمان لەبارە لە بۆەوەی بەبیرمان بێ ببوورە هەموو ئەو کاتە ئێزگەکانی دەنگی کوردستان ئێزگەی گەلی کوردستان ئێزگەکانی تری حزبی سۆشیالستوانە پێ بە پێ بۆ هەموو تەنزیماتی ناو ئەو شارانە پێ بە پێ بانگەوازیان دەکرد بەرنامە ڕێژی کرابوو بۆ ئەوەی بۆی ئەمە کەمتر باسە دی و مێژوەکەی بکەین پرسیارەکەی من ئەوە بوو ئێمە هەموو کورد بەیەک ڕیز لە ئاسی سیاسی و کۆمەڵگەی کوردیش بەیەک ڕیز هاتوو و ڕاپەڕینی بە ئاکام گەیان چی وای کرد دواتر ئەو یەک ڕیزیە پەرتەوازەی بکەوێتەوە بەڵێ مەبەست دوای ڕاپەڕین خەونێکی ڕاپەڕین نەبوو بەڵێ مەبەست دوای ڕاپەڕین تاوان بە تاکید خەونێکی زۆر گەورەی خەڵکی کوردستان بوو کە چۆن ئێمە بە یەک ڕیزی هاتین ناوەی کوردستان بە هەمان شێوە هەر بە یەک ڕێزیش بمێنینەوە بەڵام کاک نووری شاراوانیە پاش ئەوەی کە ئێمە لێرە لە کوردستان هەرێمێکمان ڕاگەیان بە تایبەتی بە دوای 92 دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان لێ هاتەکایەوە
دەوڵەتی ئەقلیمیەکان بە تایبەتی هەستیان بە خەتەرێکی زۆر گەورە کرد هەموو هەوڵ و هەموو هێزی خۆیان بەکارینە بۆ ئەوەی ئەو یەک ریزیە تێک بدەن جا لە ڕێگەی خەڵکی سیخوڕەکانی خۆیان لە ڕێگەی خەڵکی خۆفرۆش هەندێک جاریش مەساڵحیش جگەلەوەی پاوانخوازی حزبەکانیش ها ئێمە مەسەن هەموو ئەو حزبانە بە تایبەتیش ینی بەداخەوە دەڵێم کە هێشتان ئەو یەک ریزیە و ئەو تەباییە بەو شێوەیە بەو شێوە پۆڵینە دروست نەبوو بوو کە ئێمە هاتیینە خوارێ بە شێوەیەکی گشتی ڕاستە ئێمە بەیەک بەرنامە هاتین بەڵام هێشتان ئەو ڕوحیەتە لە ناو ریزەکانی یەکەی پێشمەرگە بە تەواوی چەکەرەی نەکرد بوو هەمووی وەکو یەک تەمەشای بارودۆخەکان بکەن خوێندنەوەی جیاجیان بۆ دەکرا لەبەرەوە ئیدی ئەو نەتیجە ئەو خوێندنەوە جیاجیانە بۆ مەسەلەکان ئەوە بۆ یەکریزیەکان تاڕادەیەک و بە تایبەتیش هێزە ئیقلیمیەکان کە تەدەخولاتیانە بخۆ هەمومان لەبیرمانە لە ساڵی 92ەوە ئیدی لەسەر سنوورەکانڕە شەڕ دروست بوون خەڵکی تر دروستی کرد خەڵکی تر شەڕی بە ئێمە فرۆشت و بە یەکێکیشی فرۆش بە هەرێمی کوردستانی فرۆشت لەبەرەوە ئەو کاتە ئیش لەسەر ئەوە کە یەک ریزیەکان تێک بدرێت بۆ بەداخەوە دەڵێم زۆر بەداخەوە تا ڕادەیەکی تێدا سەرکەوت دکتۆر ڕەنگە تێڕوانین تو جیاوی بۆ هەندێک مەسەلە بوون لەوەی کە پەیوەندی بە ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕی نییە خەڵچێک پێ وایە بۆ منە ئەو ئامانجانێک کە خەڵک قوربانی لە پێناودا هەمووی نەهاتونەدی یان هەر نەهاتنەدی بۆ چونیت ئێوە چێ پێتان وایە ئامانجەکانی ڕاپەڕی نەهاتنەدی خۆی بۆی وەقت گرنگە وەقت لە بینەرانی خۆشەویستیش ئەوە نەکەینەوە بەڕاستی ئێستا کە دەبینم زۆر جار من جێم لێ دەبی ڕاپەڕین ئامانجەکانی خەڵکی نەهینادێ من لەگەڵ ئەو بیر و بۆچینەدانیمە بەڕاستی ئێمە کە ڕاپەڕین ئێمە کوێیلە بووین ئێمە عەبد بووین هەموو بەعز بە کەیفی خۆی یاری بەمە دەکرد هەموو ڕۆژێ تێگەیشتی بۆ شەڕێکی دەبردین هەموو ڕۆژێ دەی بکردینە عەسکەر هەموو ڕۆژێ گوندەکانی لێ کاول دەکردین هەموو ڕۆژێ مەکتەبەکانی لێ دەکردینە دیراسە عەرەبی ئەنفالی لێ دەکردین یعنی هەدەفی ئێمە ئامانجی ئێمە کە هەڵساینەوە ئەو ڕاپەڕینە ڕاستە بۆ ئەوەی مافی خۆمان بەدەست بینین بەڵام بۆ ئەوەی لەو چێولاتەش قوتارمان بیتن بۆ ئەوەی ڕۆژێک ئەگەر عسکەر نەبای تۆ دەبایە جێی شعبی بێ ئەگەر جێی شعبی نەبای دەبایە تۆ دەبایە بچیت لە منەزەمەی بەعسی ئێشک بگری تۆ ئەگەر ئەوە نەبای دەبایە هاوینان تەڵەبە و مامۆستای دەبردەمە عسکەراتی تەدریب شتی پێ دەکردی کەواتە هیچ ئیسراحەتێکت نەبوو هیچ شتێکت نەبوو تۆ وەکو عەبدێک سەیر دەکرای اینجا ئەو شتانێک کە ئێستا کە هاتیتە جێ بەڕاستی لە عەقلی ئێمەدا نەبوو بەڕاستی لە عەقلی چێدا بوو سەرۆک کۆماری عێراق ببتە کورد لە عەقلی چێدا بوو سەرۆکی هەرێم هەر بژێردرێ بە ئینتیخاباتێکی حڕ لە عەقلی چێدا بوو ئێمە وەزارەتمان هەبی لە عەقلی چێدا بوو هەر تازە پاش ئەوەی کە ناوبڕەکەت تۆ ئەوە کرد تارێک ئەبێرەدا ڕۆی لەگەر کاک شێرزاد وتم کاک شێرزاد ئەوەش نەتیجەی ڕاپەڕین بوو ئەگەرنا ئەو تیارە باڵ هەرگرا لە مەتاری هەولێر نەدەفری یاخود لە مەتاری سلێمانی نەدەفری کەواتە ئێمە ئێستا غەدر دەکەین بەڕاستی ئەگەر بێت و برین ڕاپەڕین ئامانجەکانی ئێمەی نەهیناتێ جێ ڕاستە ئێمە گلەیمان هەیە لە سەرکردایەتی خۆمان سەرکردایەتی حکومەت و سەرکردایەتی حیزب بەڵام ئەو گلەیانە دەبی ئێمە ئەوە نەکاتن بێئومێد بین دەبی ئێمە ئەوە نەکاتن لە دژیان بجوولێنەوە دەبی ئێمە ئەوە بکاتن هەماهەنگی بکەین زەختێکیان لەسەر دروستکەین بۆ ئەوەی ئەوان ئەو کەم و کوڕەی کە هاتیتە کایەوە ئێستا لەو زروفەی وەبی ئەو کەم و کوڕەی بەجێ بێرین بۆ خۆناغەکی زیاتر بەرەو پێشتر بڕۆین بڵێ بە حکومەوەی کە جەناب تەنازمونتان لەناو لە بەغدا هەبوو وەکو ئەندامی پەرلەمان تا چەند هەست بەوە دەکرد ئەو ڕۆحێتی کە من لەگەڵ کاک ئاسۆش باسم کرد ئەو ڕۆحێتی یەک ڕێزی و یەک گوتاریە کە ڕاپەڕین هێنای 2000 ئێوە کونوێنەرانی کورد و کونوێنەرانی حزب توانتان لە بەغدا بیکەنە یەک خیتاب ڕوبەڕووی بەغدای پێ بن خۆی کاک ئەمن دەمەوێت بە کورتی و بە کوردی برێم یەک ڕێزی کورد زۆر بە قووەت بوو لە ڕاپەڕین بۆ نمونە ئێمە کە ڕاپەڕینمان کرد جیلی ئێمە وەکو کاک شێرزاد و کاک ئاسۆوان ئێمە هەموو لەگەردا بووین ئەو کات عمرمان 30 ساڵ 27 ساڵ 32 ساڵ بوو بەشداریمان کرد من بەخۆم کە مەسەرەن لە سێتاقان کە دەرچوین مەقەڕەکی حیزبی بەعز لەوێن دەربوو فڕقەی ئینتیساری ناوبوو وابزانم فاروقی نابوو بەڵێ هاواریان دەکرد بژی پێشمەرگە بژی مەلا مستەفا بژی مام جەلال بژی کاک مەسعود لا ئیلەها ئیلا الله محەممەد ڕەسوول الله بژی حیزبی شوعی بژی سۆشالیست هەموو بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ من کابرایەکی اختیارم دیت وەڵڵاهی ئێستاش مەنزەرەکەی لە پێش چاومە تورەگەنانێکی پێبوو دیار بوو لەگەر پێشمەرگەی هات بە خواردەگەەوە نانی پێشمەرگەیە هینایتم وەرە نانەکەی بخۆن یعنی ئێمە بەو ڕۆحیەتە بووین بەڵام بۆ تێکچوو بە کورتی بە کوردی سێشت هەبوو تێشیدا یەکەمین پارە بەڵێ یەکەمین پارە دووەمین دەسەڵات بەڵێ دووەمین دەسەڵات سێمین دەستی دەرەچی چونکە ئەگە پارەمان خۆش نەویستا باە
دەسەڵاتیشمان هەوڵ نەدا دەسەڵات بگرین ئەگە دەسەڵاتیشمان خۆش نەویستا بە دەوڵەتانی دراوسێ دەستیان لە کاروباری ئێمە وەرنەدەدا اینجا ئەو سێ سەبەبە بوونە هۆکاری ئەوەی کە یەکڕێزیمان لێ تێک بچیزن بەداخەوە ئێستاش یەکڕێزیەکە یعنی لێک نەترازایە بەو دەرەزەی برێن کۆتایی پێهاتیە بەڵام درزەکی زۆر گەورەی کە تەناوێت تەمە نادەکەم هەمومان بگەڕێینەوە سەرکردە سیاسەکانمان ئەوەل زاری چونکە ئەگەر یەکێک دەیەوێتن یەکڕێزی کورد بپارێزی دەبی تەنازول بکاتن تەنازول لە مافی خۆی بکاتنەوە تەنازولیش هەر حیزبێکی سیاسی ئەوڕۆ لە مافی خۆی ئەگەر بێت و تەنازول بکە ئەمە گچکەی نییە ئەمە کەماتی نییە بۆ ئەو حیزبە ئەمە سەربەرزیە ئەمە سەروەریە بۆ ئەو حیزبە بۆ ئەوەی تەنازول بکە کورد هەموو بگەنتە یەکتری ئەگەر ئەو تەنازولە بەتایبەتی من دەڵێم لە مابینی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود نەبایە قەت ئینتیفازە با بڵێن قەت حیزبی بەعەز نەدەڕووخات چونکە قوات لە قواتی لە ئەنسەر لیگ لە کۆر نەگەڕا تورکیا بێتە وێندەر هاتن لە حەریر نیشتن ئەگەر ئەو هەماهەنگیە نەبا ئەو یەکڕێزیە نەبا ئی جەنابی مام جەلال و کاک مەسعود سەدام حوسێن نەدەڕووخا ئەگەر سەدام حوسێن ڕووخا ئەگەر ئەو هەماهەنگیە نەبایە یەکڕێزی نەبا لە مابینی ئەو دوو جوامێرە و لەگەر هەموو حیزبەکانیش لەوێن دەر حکوومەتی عێراقی تشکیل نەدەبوو جەنابی مام جەلال نەدەبوو ڕئیس جمهوری و لە هەمان کاتیش ئەو دەستکەوتەی کە ئێستا بەدەستمان هاتیە نەتیجەی ئەو یەکڕێزیە بوو ئەو تەنازولەی ئەو جوامێرانە بوو ئێستاش تەمە نادەکەم من داوا دەکەم چێ خۆی بە گەورە دەزانی با تەنازول بکات تەنازولکردن عیبی تێدانیە بۆ میلەتەکەی خۆت بکەیت بەڵام سبەینێ خوانە خواستە ئەگەر ئەو شتەمان لە دەست و ئەو دەستکەوتانەمان ئێستا کە بەدەست کەتێ لە دەستمان بداچی فەرمو ئەوە داعش دوونێکە بەخەردەر لێدان من تقریبا پێشی 6 مانگ دەبی لەگەر جەنابی سەرۆک دکتۆر فواد معسووم زیارەتی سەرۆک بارزانیمان کرد 6 مانگ لەوە پێش لەوێن دەرەوە ئیشارەتی داماگوتی خەبەرەکەم بەدەست گەیشتیە کە داعش غاز بەکاردەینی ئەو جارە لە گەرماوە و بالفعل ئێستاکەش غازی بەکارهینە باشە سبێنێ خوانە خواستە ئەو غازە لە هەولێر بگریت یاخود لە دهۆک بگری یاخود لە کەرکووک بگری چیمان بەسەدێت چ ماڵ وێرانیەکە لەبەر هەندێک داوا دەکەم من لەو کەسانەی کە مرکزی قرارن با تەنازول بکەن ئەو تەنازولە سەربەرزیە مێژوو بە پیتی زێڕیم بۆیان دەنووسیتەوە بڵێ کاک شێرزاد زۆر دەباسەوە دەکرێت کە دەسەڵاتی کوردی دوای ڕاپەڕین لە ئەرکە دیموکراسی و کۆمەڵایەتەکانی خۆی دواکەوت یعنی ئەگەر نیازی چینە بێ بۆنمە بەڵام دواکەوت لەوەی کۆمەڵێک ئەرکی دیموکراسی و کۆمەڵایەتی لەستەودا بوو لە بەرامبەر کۆمەڵگەدا جێبەجێ بکە ئێوە ڕوانینتان چێ بە تایبەتی هەتا لە بواری بزاوی کولتوری و ڕۆشنبیریش تا دوایی سەرەتا ڕاپەڕین بەرنامەیەکی نووسراوی مەوسوقی نەبوو بێ ئەمن ئەگەر ڕاپەڕین سەرکەوت زانکۆ لە سلێمانی نەوژەن دەکەمەوە ئەگەر ڕاپەڕین سەرکەوت خەستەخانە لە گوندەکان واوا دەکەم ڕاپەڕین سەرەتا بۆ ڕوخاندن و دەرکردن و لە ناوبردنی حزبی بەعس و بڕیار و بەرنامە و کۆمەڵکوژیەکەی بەعس بوو سەرەتای ڕاپەڕین نهێشتنی فەیلق بوو لە هەولێر ڕاپەڕین بۆ نهێشتنی قیادەکانی بەعسی و عسکەری و حزبی و ئەمنی لە کوردستان کە لە هەولێر جێگیر ببوون و بە خۆیان ڕەجیان کوتاب و بۆ نەبردنی ئەوانە بوو بەڵام پاش ڕاپەڕین ئێستا قسەکە دێتە سەر پاش ڕاپەڕین و هەڵبژاردن و دامەزراندنی حکوومەتی هەرێم و دەست بەکاربوونی پەرلەمان ئینجا بەرنامەکە دەست پێ دەکات ئایا ئەمە لەو بەرنامەی کە داماننا پێش باس بەرنامەکە بکەین ئێمە ئەو ڕاپەڕینە ئەو ملەتە ئەو بەری کوردستانی ئەو حکوومەتی کە دەشکیل واتە سە کەلاوەیەک هاتە سەر وێرانەیەک هاتە سەر نووسینی عەرەبی هاتە سەر ئەوەی کە کاگنودی خۆ باش لە بیرتە لێرە کورد حەزم لێ لەو کەناڵە گیان لێبی لەو عەدەسەی ببینن کەس تایپی نەدەزانی لە کوردستان تایپ بکە مەمنوع بوو بێجگە لە 2 دائیرە و 3 دائیرەی کاتب تابعا گەر نەهەر هیچ ماڵک هیچ دەستگایەک هیچ کۆمپانیایەکی ئەهلی بۆی نەبوو تایپ هەبی تایپ تۆ هات بێ سەر کەلاوەیەک تایپی تێدا نەبوو تۆ هات بێ سەر کەلاوەیەک ئێمە هەموو نووسەرانی کورد و هەموو ڕۆژنامە نووسەکانی کورد باشیان لە بیرێکە هەموو تایپیستەکانی سەحافەی کوردی و میدیای کوردی چاپکراوی کوردی عەرەب بوون هیچ کوردێک حەقی نەبوو لە بەغدا 2 دێری کوردی بنووسی ئێمە کە کتابمان چاپ کردی و کە لە سەحافە نزیک بووینەوە یان هاوچوومان کردیان برادەرەکانمان بینیمانە بەس عەزابێک تانیتیان 5 دێرە نووسینی کوردی بکەن لەبەرەوەی کورد هیچی نەبوو تۆ هاتێ سەر کەلاوەیەک تۆ هاتێ سەر ئەوەی بەدەگمەن زۆربەی مامۆستایەکانی کوردی ئەوانی کە کولی ئادابیان تاوا دەکرد کوردیانە دەزانی لەبەرەوەی فێر کرابوون
شادەکان بۆ تاوا دەکردن و بۆ ببێ ئەوەی کوردی بزانن کەلاوەیەک بوو لە ڕووی کەنتوری لە ڕووی ڕەوشنبیری لە ڕووی فەرهەنگی لە ڕووی نووسین چاپ و بڵاوکراوە هیچ دانە بە وڵاتە بێزگە لە خزمەت گوزاری و بێزگە لە ئەو شارە و ئاوادانی کە ئێستا دەیبینی هەر هەمووی پاش ڕاپەڕین و پاش دەستکەوتی ڕاپەڕین بووی بەردەستە بۆ تاوا بووە بۆیە بەرنمەکانی پاش ڕاپەڕین ئیشی زۆر جوان کرایە و هەنگاو بە هەنگاو بووە و مەدروست نەبووە بۆ ئەوەی بە ڕێکوپێکی شەکان جێبەجێ بووە وەک قالبێک دابدرێ و شەکان تاوا بکرێ هەمووی هەنگاوی لۆکرایە لەگەڵ ئەوەش دەبوایە ئەو بەرنمەیە ئەو ئیش و چاکسازی و ئەو دروستکردنی زانکۆ و ئاواداکردنەوەی کوردستان و گوندەکان و دانانی خوێندنی کوردی و فێرکردن و منداڵیشەکان زۆر کراوە یعنی یەکەم جار کە من لە سوید جێنرا بوو گوتیان تیارە بۆ هەولێر دەفرێر لە قوتەکەی دەن دکتۆری تیارە بۆ هەولێر دەڕۆ هەولێر فڕۆکەخانەی لێکراوەتەوە بڕوام نەکرد برادرێک لە مەتار بۆ سەفەری دەکرد تەلەفۆنم بۆ کرد گوتم لە تایتلی ئارلەندەی لە ستۆکۆڵم نووسرایە ئەربیل گوتی ئێمامەوە بلیت گوتی ئۆجانتام شەحن کردەوە دەڕۆ گوتمە خەکە بە وەڵام بڕۆ ناکەم بەرنمەکان زۆر بەرنامەی جوان هاتیە بەرنمەکان هەمووی بەڵام لەبەرەوەی بە خۆت کەلاوە بووی بە خۆت هیچت نەبووە بە خۆت پەسەپۆرتت نەبووە بە خۆت جنسی عێراقی نەدەتانی دەرینی بە خۆت نووسینی کوردیت نەبووە خوێندن و تێزی دکتۆرا و ماستێرت نەبووە هیچت نەبووە مامزەلال لە کولی ئادا بوتارێکیدا گوتی ئەگەر ئەو حکومەتە سەرکەوی وەگەر هەڵبژاردنە سەر بکەوی ئێمە زانکۆ لە سلێمانی لە دۆک دەکەینەوە ئەو برادرانی تەنیشتم ڕاوەستابم گوتیان بابەوە زانکۆی سلاحەدین وا بەڕێوەناسی زانکۆ چۆن لە سلێمانی دەکرێتەوە چۆن لە دۆک دەکرێتەوە ئێستا لە کەلار زانکۆ هەیە لە هەڵەبجە زانکۆ هەیە بەهەرحاڵ ڕاپەڕین قۆناغ و مەدرسەیەک و قوتابخانەیەکی مەزن بووە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش چووە لەگەڵەوەش کۆسپەی زۆری تێدا بووە لاپەڕی شەرمەزاریشی زۆری تێدا بووە ئەو فەرمان ڕەوایە و 25 ساڵێکە سەرکردایەتی کوردکردیتی کە کۆتاییەکەی ئەو قەیرانە داراییە کۆتاییەکەی ئەوەیە کە ئەو گەندەڵیە و ئەو بەرەڵایی بەکارهێنان و بە فیڕۆدانی سامانە زۆرەکەی ملەتی کوردستان کە بە فیڕۆ چووە ئێستا تووشێ و قەیرانە بووینە هیوادارین ئەو ڕەوشە ڕووی ڕاپەڕین زیاتر وەک چۆن پرشنگدار بوو پرشنگداتر بکاتەوە ڕووی بەرنمەکەی گەشتر بکە بۆ ئەوی بتوانێت زیاتر چەند چوینە پێش زیاتر بچینە پێش کاک ئاسۆ جۆش و خڕێشۆکی زۆر هەبوو لە ناو نەوەی ڕاپەڕی ئێستا هەست دەکرێت بۆ نمونە کەمتر ئەو جۆشەمەوە ڕاستە دەیان و سەدان و تۆ بڵێ هەزاران پێشمەرگەی گەنج بە درێژای 1050 کیلۆمەتر بەرگەی لە خاچ کوردستان دەکەن لە وەرانبەرشدا ڕێژەیەکی گەنجیە ڕادەکات لە وڵاتە بۆ ئەوەی جارێشتر ئەو مرۆڤی کورد بە وڵاتە ئاشنا بکەینەوە ئاشتی بکەینەوە تێبگەینن کە هەر یەکەمان بەرپرسیارەتی بیان ئەستۆدا لە بەرامبەر ئەو دۆخەی کە تێداین چی بکرێ باشەوە تۆ چۆن دەیخوێنی ئەو دۆخە وەڵا پێت وایە ئەوە ئینتیمایە کاڵ بۆتەوە یاخود شتی ترە خۆی پێم زۆر لەوانەیە لەگەڵ جەنابن نەبم کە لەوەی تەواو کاڵ بوو بێتەوە لەبەرەوەی هەمومان لە بیرمانەکە ساڵێک بەر لە ئێستا ئەو وەختەی کە تیرۆرستانی داعش لە گوێر و هاتنە گوێر و مەخمور ئەو هەموو گەنجەی کە لێرە لە هەر لێرە لە هەولێر بە سەدان گەنج ڕویان لە جەبهەکان کرد بەبێ ئەوەی کەسیان بزانن تەنانە تەقەیەک بکەن بە جۆش و خرۆشەوە چون بۆ هاوکاری و پشتگیری پێشمەرگە و بۆ تەشجیعکردنی پێشمەرگە و شەهیدیاندا برینداریاندا لە ناو ڕیزەکانیاندا ئەوە دلیلی ئەوەیە ئەو جۆش و خرۆشەی کە پێشتر هەبووە لە ناو گەنجەکانمان هەرماوە بەڵام مەسەلەن هەندێک جار وەکو شتێک تووشی سکوونێک ببێت لەبەر ئەوەی ئیجاب نەکات لەو وەختە دەری ببڕن کە کاتی دەربڕینی دێت گەنجەکان دەری دەبڕن ئێسامە بخۆمان لەوانەیە لە جویلی ئێرە لە جویلی ئێستا هەندێک جار ناڕازی بین دەڵێن نازان چ خوێن و فرمێس کێک ڕژاوە تا ئەو دەستکەوتانەوە دی هاتوون بەڵام خەتایەکەی چێهی ئێمە بووە جویلی ئێمە بەڕاستی نەمانتوانیە ئەو پەیامەی کە لە پێش ڕاپەڕی نەبووە وەکو خۆی وەکو پێویست بیگەینێت جیلی ئێستا جیلی ئێستا نازانێت مەسەن تەنها وەکو ئەوەی کە جەنابی کاک دکتۆر باسی کرد تەنها وەکو حەکایە جێلێ بووە گەنجەکان ڕۆژانە ڕاوە دوو دەنران و دەچوونە جێی شعبی و دەکوژران و وایان لێ دەکرا وایان لێ دەکرا یعنی تەنها بوو تا حەکایەتێک لەلای لەبەرەوەی ئێمە ئێستا بۆ خۆمان کە کوڕمان کچمان لە ماڵێدا میشی لەگەڵی باز
کە پرسیارمان لێ دەکا پرسیارەکەی پڕ بە پێستی جواب نادەینەوە وای ینی ئەوەندە شارەزای ناکەین کە بزانێت لە ڕابردوو چی بووە خەڵک چۆن ژیایە ئایا دنیا هەروە بووە هەر ئێستا ئەو ئیسراحەتی تێیدا دەژیت بە کەیفی خۆی بەپانی بە درێژی ئەو وڵاتی دەچین دێ نەسەیتەرەیەک ڕای دەگری نەکەس ڕاوە دووی دەنێ نەشە و نیوەشەوان مەفرەزە بە سەرماریدا ڕاوی دەنێ ینی ئەو سەردەمە نەمایە ئەو گەنجە ئێستا هەتە ینی وەزعی لە ئەمانڕا لەدایک بۆ تا دەگاتە ئێستا بەڵام لەگەر ئەوەش ینی جۆشی خرۆشی تاڕادەیەکی باش ماوە بەڵام وەکو سەردەمی ئێمە نیە ئەوەش ئەسبابی زۆرە کاک نووری لەوانەیە ئەگەر لە بیدایەتی ڕاپەڕین ڕادست پێ بکەین هۆکار زۆر بوونە هۆکارێک یەک لەوانە شەڕی ناو خۆ بەداخەوە زۆر بەداخەوە کە کۆمەڵک خەڵکی زۆر قارەمان و تێکۆشەر لە هەردوو لە بوونە قوربانی دوای ئەوەش بەڕاستی میدیای ئێمە نەیتوانیە ئەو ڕۆ لە ببینی کە ئەرچی وەکو ئەرچی سەرچانی خۆی جێبەجێ بگەێنی جێبەجێ بکات وەکو ئەرچێکی پیرۆز خزمەتی پرۆسەی سیاسی بکات خزمەتی تاچی کورد بکات بەشێک لە میدیا ناڵێم هەمووی ینی میدیا هەندێکی تێدا هەیە ڕاستە میدیای حزبی خزمەتی سیاسەتی حزبەکەی خۆی دەکات هەندێک میدیای میان ڕەو هەن واقعیانە باسی شتەکان دەکەن حەق خۆیتیشان پەنجە لە بۆ خاڵە لاوازەکان درێژ بکەن نەقسانیەکان بە دەربخەن بەڵام هەشە بەڕاستی زۆر دەتوانم بڵێم چاواشەکارە ڕاستیەکان دەشێوێنن گەنج بەلاڕێدا دەبن ئێستا باس مەسەلەن میدیا هەیە کە قناتی تەلەڤیزیۆنی هەیە من ناوی هیچ ئەوەک نامیان زەریدەیەک یان گۆوارێکی معەن کە باسی پێشمەرگە دەکا باس سەرکەوتنیش پێشمەرگە دەکەن ناڵی پێشمەرگە لە فلانە جەبها تیرۆرستانی تێشتکان دەڵێ پێشمەرگە بە زجی برسی تیرۆرستانی تێشتکان تەنها کە باسی دەکات هەنە بۆی زگە برسەکە باز بکە بەڵام باسیەوە ناکە ئەو زگە برسێ لە کێوە هاتیە بۆ دروست بووە ئەو قەیرانە بۆ دروست بووە تەنها بۆ شاردنەوەی ڕاستیەکان بۆ بەلا ڕێدابرنی گەنجەکان دەوریان هەبووە بەڕاستی بەشێک لەو گەنجانە دەتوانم بڵێم ئەو ڕایە جەنابەتیان سەد لەسەر تەطبیق دەبێ ئەوانەی ئەو میدیانە تەسیری لێکردنی کاریگەری لەسەریان هەبووە ئێستا هەتا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی زۆر بەرچاومان دەکەوێت هەندێک باسی کە باسی ڕیفراندۆم دەکات دەڵێ بەڕۆح بەجیان لەگەڵی دامە ئەوەی تر گاڵتەی پێ دەکا چونکە فعلەن چاواشەکرایە باشە بۆ من دەبێت بۆ دژی ڕیفراندۆم بۆ دەبێت دژی سربەخۆیی بێم باشە دامانە گەندەڵی هەیە خۆت زۆر وڵات هەن کورسیان هەیە لە ئومەم متەحیدە و هێزی گەورەشیان هەیە و گەندەڵیان تێدا هەیە باشە ئایا دەکرێت من هەدەفە گەورەکەی خۆم بە قوربانی گەندەڵی بکەم بە قوربانی ناڕێکیەک بکەم لە کوردستانیان ناتەبایی لە بینی دوو حزبیان ئەم ینی ناکرێت هەدەفە گەورەکە چونکە هەدەفی هەمووانە هەمووان لە پێناوی ئەوەدا دەمرین لە پێناوی ئەوەدا دەبێت تێبخۆشین دەبێت هەموو قوربانیەکان لە پێناوی ئەوە بن بەلا ڕێدابرنی ئەوانە بە قازان چێ جگە لە قازانج دوژمان بە قازانج کەسی دیدا تەواو نابێت جا ئەوانە بەڕاستی کاریگەریان هەبووە بەڕاستی لە بەلا ڕێدابردننی گەنج و کاڵبوونەوەی ئەو هەست و نەستەی کە لای تاچی کوردایە دکتۆر ئێمە چۆن بتوانین کە دەڵێ ئێمە بە کۆی دامەزراوی حزبی و کۆمەڵایەتی و کولتوری و ئەکادیمی و ڕۆشنبیری لەو دەستکەوتانی ڕاپەڕین بە خاوەن دەربکەوین و جارێشتر ڕۆح بدەینەوە بەر ئەو بەهایانی ڕاپەڕین کە خەڵک لە پێناویدا تێکۆشە و قوربانیدا ئەوە بەڕاستی کارێکی وە ئاسان نییە لەو ژروفە ئەتوو جێبەجێکەی لەبەرەوەی چونکە بەڕاستی ئێستا درزەکی زۆر گەورە لە ناوماڵی کورد هەیە تۆ ئەوەلەن دەبی محاوەلە بکەی ئەو پارتە سیاسیانە هەموو بگەینەوە یەکتری دەبی بەرلەمانەکەمان ئەوەل جار کارا بکەینەوە و لە هەمان کاتیشدا لۆ خولی ئایندە ئینشاءالله یعنی هەوڵ بدرێتن دائیمەن ئەو ئەندام پەرلەمانانە هەر بژێرن کە یعنی بە ئەزمونن کە ئینسانن لەناو خەڵکا دیارن کە ئینسانە نەبن لەگە ڕێزم لە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان یعنی لەگەر چاکردنی وەزعدابن نەک لەگەر لێدانی بیور لێ بدەن یعنی خۆی لەسەر حیسابی خەڵک خۆی بکاتە پاڵاوان لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن ئەوە بەڕاستی زۆر زەروری ئەو کارە بکەین دووەمین دەبی ئێمە پێداچوونەوەکی جددی بکەین بە ناو زانکۆکانمان بە ناو تەربیە و تعلیممان بەڕاستی ئەمن لەگەڵ ئەوەدامە زانکۆ لە کوردستان هەبیتن بەڵام نەک بەو شێوەیە ئێستا معقول نییە
کوردستان سێ شارە 25 زانکۆی لێە ئەو 25 زانکۆیە ڕاستە مشینە خەڵک بڵێتن ئەوە مەزهری تەقەدمە بەڵام بەلای منەوە ئەگەر بێت و دراسەی علمی بکەی مەزهری تەخەلوفە بەڕاستی بۆ مەسەری تەخەلوفە تۆ هیچ بوارەکەت بەجێنێژ بۆ پیشەشازی خەڵک بستە زراعە بستە سناعە بستە میکانیک بستە ئەلکترۆنیک کەواتە تۆ بەتەمانی لەو وڵاتە پیشەسازی دابنی چکە پیشەسازی ئەو گروپە دەیکەن تۆ ئەتوو هەمووی دەوێت بکەیە بە کەلۆریۆس و هەمووشیان شەهادەی مازیستێر و دکتۆرایان دەوێت و ڕازیش نی نەسبێنێ بە وەزیفەیەکە بەڵێ لەبەر هەندێکە بەڕاستی مەدروست نییە ئەو شتانە دەبی دراسەی بە کامیلی بکرێتەوە ناحەیە کۆمەڵایەتی ئێمە زەرەرمان کردێ بەڕاستی پێشانەکە جامیعەکە بوو جامیعەی سولێمانی ڕاستە ئەمە تمۆحمان هەبوو جامیعەش کەش بکرێتەوە بەڵام لە جامیعەی سولێمانی بادینی سۆرانی گەرمیانی هەموو یەکتریان دەگرتەوە لەوێن دەرێکە علااقاتی ئیجتیماعی کۆمەڵایەتی بە قووەت دەبوو دوایەکە علااقاتی با بڵێن ژنهینان و ژندان و ئەو حاڵەتە دەبوو بەڵام لەو حاڵەتی ئێستا کە ئەمن دەیبینم ئەو زانکۆیانە ئەو هازۆرن لێک زیاتر دادەترازێ جگەلەوەی مستەوای علمیش بەرەبەرە کەم دەبیتەوە اینجا ئەوە پێویستی بە دراسەی زۆر هەیە بە وەختێکی کەمیش چا نابیتن بەڵام ئەگەر ئیرادە بە قووەت بی ئیرادەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بە قووەت بی لەگەر سەرۆکی حکوومەتی کوردستان بگەڕێن لە دوو ئەو کەسانەی کە خەمخۆری میلەتن بەڕاستی خەمخۆری میلەتمان زۆرە من لەگەڵ ئەوە دانیمە تێگەیشتی خەمخۆرەکان ئەوڕۆ هەموو لە پێشەوەە نەخێر خەمخۆرەکان هەموو لە پشتەوەە مەجاالیان نادەن بێنە پێشەوە کاری خۆیان بکەن دەوری خۆیان ببینن تربیە و تعلیم ئێستاکە کەلچی سینمای ئەو هەموو مەدرسە تایبەتانێ بۆچی لە کوردستان هەندە زۆر بیتن باشە میلەتی کورد خۆمان فەقیرین من توانم لە چێ بوو منداڵەکەی خۆم بنێرم مانجێ 5 وەرەقەی بداتن یا ساڵێ 40 وەرەقەی بدا تۆ توانات لە چێ بوو دەوڵەمەندەکان قەید ناکە خوا زیاتریان بداتێ حەقی خۆیان بەڵام ئەوە نییە مەسەرەن مەکتەبەکان زۆر بکرێنەوە و هەروها زانکۆی ئاهلی زۆر بکرێتەوە لەسەر ئاستی مستەوای علمی نزم بیتەوە لە بری ئەوە تعلیمی حکومی جگەلەوەی دەبی حیزب لە حکومەت بکرێتەوە بەڕاستی هەتا ئەو لە حەزەیە ئەمە تێدایە حیزب لە هەناو هەموو جومکەی حکومەتە دەچی هەر شوێنێک تۆ حیزبی نەبی قبولت نییە قبولت ناکەن ئیشت بۆ ناڕوێنن چکە ئەگەر لەو حاڵەتەی هەر حیزبێک ئەگە دەست پێشکەری بکاتن لە خۆیەوە دەست پێکاتن باوەڕتەبی قازانز دەکات زەرە ناکاتن بەڵام ئەگە هەر حیزبێک دان بەوە دانەنێ و مسربی لەسەر ئەوەی هەموو دام و دەستگای دەوڵەت بە حیزبی بکات چونکە ئێمە ئەو دەوڵەتە دەوڵەت حیزب نییە کوردستان هیچ حیزبێک نییە بەڕاستی کوردستان ئیمەیە ئینەوەکانی داهاتووە ئەوان بەڕێوەی دەبن من ڕۆژەکەت بۆ نمونە پێشەوەی جەنابی مامجەلال ئەو نەخۆشیە بیگری لە بەغدا من پێکەوە بووین لەگەر بە ڕێزەشتکە دانیشت بووین هەندە قسەم لەگەری کرد کە وەزعەکە ئێستا وای لێ هاتێ وتم من وەکو مێژونووسێک جەنابی سەرۆک مامجەلال من وام نووسە وا دەڵێم یەکسەر گوتی ڕۆڵە من زۆر شتم کردیە من حیزبیاتیم ڕەچاو نەکردیە یەکێتی ئەوڕۆ نزم بیتەوە ئەوڕۆ یەکێتی کەس بیتەوە بەڵام چارەسەری دەکرێتن دوا ڕۆژ یەکێتی دێتەوە بە قووەت بەڵام ئەگە کورد ئەوڕۆ کەس بیتەوە کورد ئەوڕۆ خوا نەخواستە لەو زروفەی تێدانە لە ناو بچیتن پاشی چەند ساڵی کە ئەمە دەگەڕێنەوە ئەو دۆخەی جاران مچینە پاش 100 ساڵی کە گوتی نەگەڕێنەوە لەبەر هەندێک ئێمە دەبی سیاسی کوردیەکانمان سەرکردە سیاسی کوردیەکانمان دەبی بەو فکرەیە کار بکەن بەڕاستی ئەگە بەو فکرە کاریان کرد من لەو بڕواایە داما ئایندەمان گەشتە دەبی گەشت دەبێتن و ئایندەمان ڕوون دەبێتن چونکە ئێمە هەر چار دەورەمان گیرایە بە دوژمن جگەلەوەی دوژمنی ناوخۆییشمان هەیە لەبەر هەندێکە ئومێدەوارم یعنی لەمە دووە کە ئێستاکە ئەو بانگەوازەی کە جەنابی کاک مەسعود کردیتی بۆ چاکسازی فعلەن دەست پێ بکاتن پاش گەزبوونەوەی بۆ نەبیتن و اعتیماد لەسەر حیزبیەکان نەکاتن بۆ ئەوەی ئەو چاکسازێ بکەن اعتیماد لەسەر ئەو خەڵکە بێلایەنە بکاتن ئەو خەڵکانەی کە خەمخۆری کوردن با لە هەر حیزبێکی مشکلە نییە با لە حیزبی شیوعیبی لە یەکێتیبی لە پارتیبی لە گۆڕامی لە هەر حیزبێک ببینی دایانێ بەڵام ئەوانە متتەفق بن لە بۆ ئایندەی کورد ئایندەی دوا ڕۆژی کورد کە ئایندەیەکی گەشە بیتن چونکە خوا نەخواستە ئەگە ئەوڕۆ تێک بچی لە پارتی تێک ناچی لە یەکی تێک ناچی لە شوعی تێک ناچی لە هەموو کورد تێک دەچیتن وەکە لە هەمووشمان تێک و بەڕاستی زۆر زەحمەتە جارشکە بگەینەوە ئەو ئاستەی هەنجینەکەمە گلەی لە چێ بکەین لۆمەی چێ بکەین یعنی بەڵێ کاک شێزاد ئەگەر
ئەگەر بوێرین یان ئەگەر ئەو حەقە بە خۆمان بدەین ئەوەی کە باس دەکرێت باس لە ڕێنسانس ئەرچی ڕۆشنبیری کورد ئەرچی ڕووناکبیری کورد ئەرچی ئەوەی کە پێدەگوتێت دەستە بژێری کورد لە دۆخێکی وادا بۆی بتوانێت باری ناجۆری ئەوەی کۆمەڵگە لە ئاسی سیاسی کۆمەڵایەتی ڕاستەڕێ بکاتەوە ڕاست بکاتۆ چی دەکەوێت ئەست ئەگەر تەماشای قۆناغەکانی 25 ساڵی بکەیت کە 25 ساڵ پاش تێپەڕبوونی ڕاپەڕین و قۆناغەکانیان بەراورد بکەیت ڕۆشنبیران و خوێندەواران و ئەکادیمیەکان بەپێی قۆناغەکان ئیشان جیاواز بووە. ئەگەر باسی ئەوڕۆ بکەیت کە دەگەینە ئێمڕۆ ئاستیوان و ئیشیوان و بەرنامەیوان زۆر سەختە چۆن بتوانین ئەو بارە شکاوە ئەو بارە خوارە ئەو وەزع ئاڵۆزەی کوردستان ئەو قەیرانە سیاسیانی کە دکتۆر باسی کرد ئەو ناتەبایی و ئەو دەرزێکە لە بینی حزبەکان هەیە ئەو ڕەوشە سیاسیگە ناو بینی پەرلەمان و بینی سەرکردایەتی حزبەکانی تورەوانە دروست بووە ئەوە ئەرکەکی زۆر قورسە ئەرکێکی زۆر پیرۆزە و بەرنمەیەکی زۆر توکمەی دەوێ و ئیشکردنێکی زۆر وردی دەوێ لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی ڕۆشنبیری تەماشا بکە وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئەو وەزارەتە گەورە و مستافە گەورەی هەیە هیچ وەرەقەیەک وڵاو ناکاتەوە دەستگایەکی چاپی نییە ڕۆژنامەیەکی نییە گۆڤارێکی نییە تەلەڤیزیۆنێکی نییە ئەوزە وەک وەزارەتی ڕۆشنبیری وەک وەزارەتی تەندروستی تەماشاکە ئەو قۆناغانەی کە وەزارەتی مەسەلەن تەندروستی هەنگاوینا بۆ تەندروستی باشتر و بۆ خزمەتگوزارەکانی خەڵک تەماشاکە ئێستا نەخۆشخانەی ئەهلی سەیتەرەی کردیە هەموو نەخۆشێک بە قەرزبی و بە دەستپانکردنەوەی بە دەستمازکردن بی ژن لێ منداڵی دەبی عملیاتی کچکە لە خستخانەی ئەهلی دەکرێت ئەوە هەموو ئیشەکی وردی دەوێت لەلایەن ڕۆشنبیرانەوە لەلایەن خەڵکی ترەوە لە سیاسەکانەوە و ئەرچی پیرۆز و ئەرچی یەکەمیش دەکەوێتە سەرکردایەتی کورد دەبی بە علمیانە دەراسەتی ئەو وەزع بکەن چۆن ئەو وەزع دەرباز بکەن چۆن ئەو قەیرانی کە بەرۆکی ئەزمونونەکەی گرتیە بەرۆکی حکوومەتەکەی گرتیە چارەسەر بکەن و ملەتەکە دەرباز بکەن و ڕاپەڕین و بەرنمەکانی ڕاپەڕین و ویستی خەڵکەکە بگاتەوە کاروان و ڕێڕەوی خۆی بڵێ لە دۆخێکی وادا یعنی ئەو ئەرکێکە دەکەوێتە سەرشانی ڕۆشنبیر بێگومان مەبەستم ئەو ڕۆشنبیریە کە داماڕێ لە ئایدۆلۆژیاوە لە کۆمەڵێک ئینتیمای بچوو کە ئەو دەبێ وەکو جۆرێک ئەگە ناوی لێ بنێن فریادڕاست واتە ئەو پرۆژە ڕۆشنبیری ئێستا پێت وایە کورد ئێستا پرۆژێکی ڕۆشنبیری هەیە بۆ تەنویر بۆ ڕۆشنکردنەوەی کۆمەڵگا بەرچاو ڕوونیەک بداتە کۆمەڵگا بۆی بەرپێ خۆی بێنێ لێرە و لەوێت دەنگەیە بەڵام دەنگێکی شەرمێن دەنگێکی شاراوە بەداخەوە دەنگەکەی بەرامبەری بە قوترە نامە ئێستا بڵم دەنگەکەی ترچیە بەڵام دەنگێکی ترەیە کۆمەلگا بەرە و هەڵدێر دەبا کۆمەلگا بەرە و دواوە دەبا کۆمەلگا بۆ سەردەمی تاریک دەبا کۆمەلگا بەرە و ئەو شتانەی دەبا کە دوورە لە کۆمەلگای دنیا پورە لە پێشکەوتنی دنیا دوورە لە ئەو ئاستی کە ئینسان تۆمەحی دەکات ئینسان پێی دەوێت بەداخەوە ئەو سیستەمە ئەو ڕەوشانەی و گەندەلەی کە هەبوو ئەو وەزعی کە دروست بوو وای لەو ستافە و لەو ڕێکخراوانە کردبوو ئیشە سەرچیەکانی خۆیان لەدەستدا بوو لە بیریان چوبوونیان دەزانی بۆ دامەزراون خەڵکەکی تری دەوێت ستافی تری دەوێت و هیواشم کەمە ینی بڕوا ناکەم دەنگێک و ستافێکی کۆک بە بەرنامە هەبی چارەسەری ئەو قەیرانە بکەن چارەسەری ئەوی بکەن و ملەتە و وەزعە دەرباز بکەن بگاتە خەتە جوانەکەی خۆی بڵێ کاک ئاسو وەکو کەسێک وەکەوەی کە چاودێری سیاسی دوجار ئایندەی ئەو دۆخە چۆن دەبینی بە تایبەتی ئەو پرۆسە قورسانی کە لە بەردەماندان پرۆسی چاکسازیە پرۆسی ڕێفراندۆمە جارێشتە ڕێخستنەوەی ماڵی کووردە جارێشتر بەردەوامی و بەرەنگاربوونەوەی شەڕی تیرۆرە ئێوە پێتان وایە چی دەکەوێتە ئەستۆی سیاسیەکان لایەنە سیاسیەکان بۆی بتوانین ئەو قۆناغە سەختێکی ئێستاش تێدان دەربازی بکەین بەڵا خۆی ئەو دۆخی ئێستا تێدان بەڵام ئەگەر پوختی کرد بۆی دۆخەکەی ئەو دۆخی ئێستا تێدان دۆخێکی زۆر سەختە بەڕاستی کۆمەڵی قەیران یەک بە دوای یەک هاتە سەر کوردستان چلا هەلە بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان ڕا کە دەستی پێکرد دوایەتر شەڕی داعش و ئەو هەموو ئاوارەی هاتە سەر کوردستان و ئەنێ دابەزینی نرخی نەوت و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ئەوانە ئەنی کۆمەڵێک قەیرانی یەک بە دوای یەکدا هاتن هیچیشان بە دەست کورد نەبوو کورد تەنها پێم وایە ئەوەی کە دوێنێ جەنابی سەرۆک کە باسی کرد زۆر بە ڕاشکاوی فەرمووی ئەو
هێرشەی کە داعش کە لە خۆنەوە هاتە سەر کوردستان کە ئێمە باسی سربەخۆی ماکرد باسی کوردستان باسی ریفراندۆم ماکرد هێرشەکە لەوە ڕادست پێکرد چونکە ئەو حرەکەی کە هەیە جگەلەوەی حرەکەشی تەتەڕفی دینی حرەکەی شۆڤینی عربیشە داعش تەمسیلی هەردووچی دەکات تا ئەو یعنی کە ئێمە باسی ئەو تەنها باس سربەخۆی و ریفراندۆم ماکرد ئەو هێرشاکرایە سەرما قەیرانیش ئەوەش کۆتایی قەیرانەکان نابێت پێمان وایە قەیرانی دیکەش بەدوای ئەوەدادێن لە بەرەوەی قەیرە ئێمە تەنها سەبر و تحملمان هەبێت و واقعانێت تەمەشای مەسالەکان بکەین و ڕای گشتیش وەکو خۆی تێبگەێنین ڕاستیەکان وەکو خۆی بگەینە خەڵک سەر لە خەڵک نەشێوێنین کورد چۆن کۆمەڵی قەیرانی تێپەڕاند و ئەو قەیرانەشتێ دەپەڕێت و بەدڵنیایش دەگەین بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا عەلیاوەی ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق بەڕێز شێزاد هەینین و سەر و ڕۆمانوس بەڕێز ئاسۆ بالیستانی چاودێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی دیبیت بینەرانی بەڕێز تا دیبیتێکی تر هەر شاد و سەرکەوتو بن.